بەناوی خوای بەخشەندە و میهرەبان زۆر کەس پرسیار دەکات دەڵێ مامۆستا ئایا کاتێک ئێمە سەردانی گۆڕستان دەکەین مردووەکان ئاگایان لێیە یاخود کاتێک کە دوعای خێریان بۆ دەکەین ئایا ئەو دوعا خێرانە پێیان دەگات؟ با گوێ لەو بەسەرهاتە بگرین. ئەنەسی کوڕی مەنسوور دەگەڕێتەوە کە یەکێک بووە لەو کەسانەی زۆر سەردانی گۆڕستانی کردووە و کاتێکیش کە سەردانی دەکردن دوعای خێری بۆ دەکردن و دەیوت خوای پەروەردگار ئەو تەنیایەتان بوو خۆشی بگۆڕێت، خوای پەروەردگار چاکەکانی لێ قبول کرد بن، خوای پەروەردگار ڕەحمتان پێ بکات. دەفەرمێ ماوەیەک سەردانی گۆڕستانم نەکرد، دوایی شەوێ کاتێک کە خەوتم لە خەونمدا کۆمەڵێک خەڵک لە بەردەمی دەرگاکەماندا وەستا بوون. کاتێک کە هاتم وتم ئێوە کێن و چیتان دەوێت؟ گوتیان ئێمە ئەهلی گۆڕستانین، هاتووین ئەتۆ ئێمەت فێری دیاری و هەدیەیە کردووە کەچی ماوەیەکە هەدیەکە دیار نییە کوا هەدیەکە؟ گوتم هەدیەکە کامەیە و چییە؟ گوتی ئەو دوعا خێرانن. گوتیان ئەو دوعا خێرانن کاتێک کە سەردانی ئێمە دەکرد لە گۆڕستان دوعای خێرت بۆ ئێمە دەکرد وەکو هەدیە و دیاریەک وابوو پێمان دەگەیشت، ئێستا هەدیە و دیاریەکەت نەماوە. بۆیە زۆر لە زانایان دەڵێن بەڵگەی زۆر هەیە کاتێک کە سەردانی گۆڕستان دەکەی ئاگایان لێیە و کاتێکش کە دوعای بۆ دەکەی دوعا خێرەکەیان پێدەگەیەندرێت. بۆیە ئەو پیاوە دەڵێت بڕیارمدا هەر کاتێک ڕێم کەوێتە گۆڕستان سەردانیان بکەم و دوعای خێریان بۆ بکەم. دەی با ئێمەش سەردانی گۆڕستان کەین و مردووەکانمان لە دوعای خێر بێبەش نەکەین، چونکە ئەوان ئێستا محتاجی یەک دوعای خێری ئێمەن، با لەبیری نەکەین دوعای خێریان بۆ بکەین.